جار لە ژیاندا دوو ڕێگە ئەبینین ڕاست یان هەڵا ڕەش یان سپی بەڵام هەمیشە ڕێگایەکی تر یان بژاردەیەکی تر بوونی هەیە کە ڕەنگە ئێمە لە کاتی کێشە و گرفتەکانە ئەم ڕێگەیە نەبینین. بەرنامەی بژاردەی سێم کە بەرنمێکی کۆمەڵایەتی دەستگای میدیایی کورتساتە باز لە کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکانەکات و چارەسەری کێشە و گرفتە کۆمەڵایەتەکان دەخاتە بەرباز لەلایەن پرۆفیسۆر و دکتۆر و شارەزا دکتۆر کەریم شەریف قەرەسەتانی کامە ئەم بەرنمەیە باز لە کێشە کۆمەڵایەتیەکانە کات بەڵام بە شێوەیەکی درامی کە ئەمە بەرنامەی کورساتە و بەرهەمی دەستگای میدیایی کورساتە و بەڵام ناوەندی هونەری زەنێ ئەم کارە درامیانە بەرهەمەهێنێت بە بزانین چۆنم کارانە ئامادەکرێت چۆنم کارە درامیانە تێکەڵ بە کێشە کۆمەڵایەتیەکانەکرێت و دەکرێتە بەرنمەیە کە ناوینێنراوە بەرنامەی بژاردەی سێ. بەڵێ خۆی من بەڕاستی وەکو ڕاگەیاندن هەمومان دەزانین کۆمەڵێدان و دەستگای بە کۆمەڵایەتیکردن هەیە کە ڕۆڵیان هەیە لە بودیانانی کەسێتی مرۆڤ. یەکێک لەوانە کە خێزان اینجا قوتابخانەی ڕاگەیاندنیشە. من لە ساڵی 1993 سەر ڕایەوەی کە مامۆسای زانکۆ بووم ینی دەرسم وتۆتەوە بەس هەستم کردووە ئەو زانستەی من خوێندکارەکان بۆ ئیمتیحانی سوادەی لێەکەن و لەوانەی شەهادەی پێوەرگن و بەڵام بە پراکتیک لە ژیانی ڕۆژانەیانە سوودی لێوە نەگرن. بەداخەوە وایە بەڵام هەوڵمان لە ڕێگەی ڕاگەیاندنەوە زۆر دایک و باوکە نازانی شێوازی پەروەردەکردنی منداڵەکەی چییە، زۆر کێشە لە نێوان ژنومێردا هەیە، زۆر گەنج هەیە، کێشەی دەرونی هەیە. بۆیە بیرم لەوە کردەوە لە ڕێگەی ڕاگەاندنەوە ئەم باسانە بوروژێنین. تەمە سەرەتا خۆم هەر قسەمە کردو ئاوە کە تەلەڤیزۆنێ وێنەیەگرتین بەڵام وردەوردە تەتەورم پێە ئێستا ئەم بژاردەی سێمە بەرنامەیەکی دەرونی پەروەردەی کۆمەڵایەتیە. بەڵێ بژاردەی سێم خۆی چییە؟ کۆکەرەوەی دژەکانی نێوان خێزان و کۆمەلگا و ئەو دوو کەسەیە. بۆ نمونە مامۆسایەگەر خوێندکارێکە بۆ ململانێ هەیە لە ناویانە، مەسەن باوچێ لەگەڵ کوڕەکەیە، ژنێ لەگەڵ هاوسەرەکەیە، دایک و باوچێ لەگەڵ مناڵەکانیانە کەوتونتە ململانیەوە. ئیتر مەساڵەحە، لێک تێگەیشتن، تێنەگەیشتنە، جیاوازی تەمەنە، جیاوازی بیر و باوەڕە، هەر یەکە وەکو بڵێ جەپەیەکی گرتووە لەوی تر. ئێمە ئەمانەی ئەو دوانە نزیکەینەوانێ. ئەمانەی ئەو باوکە تێگەێنین کەم کوڕە هەرزەکارە و لە قۆناغی هەرزەکاریە کۆمەڵێ بۆچوونی هەیە، کۆمەڵێ گۆڕانکاری دروست بۆ باوکەکە هەیە وەکو ئەو ڕەفتارکە نابێ. هەبێت تۆ دابەزیت ئاستی کوڕەکە و ئیحتیمام بە مەسەرە یا بە جلوبەرگەیە کەسانی دەرەوەی خێزان گرنگە لەلایەوە زوو انفعالەکە لە دەنکەنۆکە کفتەیە دروستەکە زۆر زۆر حساسە، باوکەکە نایزانێ. بۆیە بەو شێوە مامەڵی لەگەڵاکە. کوڕەکەش کەوتووە ململانیەوە ئەوەی باوکی وەکو ئەو ڕەفتار بکە، وەکو ئەو بیرکاتەوە تەبەن ناکرێت. بۆیە ئێمە بژاردەی سێم ڕێگە چارەکەیە. ینی بژاردەی یەکەم باوکەکەی و خۆی و بۆچوونەکانی و بیر و باوەڕەکەیەتی کوڕەکەشی یا ژن و پیاوەکە. ئێمەین هەردووشیان کۆکەینەوانێ کەواتاڵین مەرج نییە تۆ لە 100% ڕازبی، مەرج نییە ئەمی لە 100% ڕازبێ، بەڵکو بۆچوونێکی تر هەیە کە ئەتوانن هەڵی بژێرن ئەوی لێک تێگەیشتنە و گەیشتنە بە ڕێکەوتنێک لە نێوان ئەو دوانەیە. مەولانە خالیق قسەی زۆر جوانی ئەڵێ حەقیقەت وەکو ئاوێنەیەک وا بوو لە ئاسمان کەوتە خوارە بوو بە هەزارەها پارچە. هەر یەکێ لێمە پارچەیەکمان پیاوی دیعایەوەکەنم حەقیقەت لایەمێ هیچ کەسێنی هەموو ڕاستەکانی لابێ. ژن هەندی ڕاستی لای پیاوی شەندێکی تری لابێ هەردووشی کۆکەیتەوە بگەیتە حەلی وەسەط لە ناوەڕاستە. باوک هەندێشتی لای ڕاستە، کچەکەی کوڕەکەی هەرزەکارە هەندێشتی تری لای ڕاستە. ئەبێ هەکۆیان کەینەوانێ بژاردەی سێم ئەوەیە کۆکردنەوەی دژەکانە بۆ ئەوەی ژیانێکی ئاسایی بژین وە بەرامبەر تێبگەێنی کە مەرجنی هەموو ڕاستیەکان لای تۆ بێ. دەیان کەیس وەکو گەنج کە مەسەلەن من دووم بۆ نمونەچم لێکێ لە چاخانەکان لێرە چاخانەی شعپەیە، جاران چاخانی مچکۆ لە هەولێر و نەزانکۆی سەڵاحەدین بڕوابێ دەیان گەنجیە ئەیوە دەستی تۆ ماچکە ئەڵێ با ڕستمێ بین دکتۆر من کێشەیەکی وام هەبوو 10 جار بیرم لە خۆکوشتن کردبوانێ بەڵام لەو بەرنامەیە سوودم وەرگر وازم لێ هێنا. چەندها ژن و پیاو هەیە کە کێشەی خێزانیان هەیە کە باسی یەکەین ئەڵێ وەڵڵاهی کێشەی خێزانیەکەمان چارەسەر بوو لەبەرەوەی ئەو شتانەمان نازانی ئەوەمان کرد. ینی زۆر کەسی تر هەیە خێزان هەیە
ئەیبینی لە ڕێگاڵی دەست خۆش بێ بەرنامەکە زۆر سوودمەندە یعنی بەدەگمە ئەگە کۆمنتەکانیش خوێنیتەوانێ خەڵکی ئەمە بەداخەوەین زۆر جار هەرچیە بنووسە جنێوێگەیاوێ دەڵی مرتاحبێن دێکە سێ خۆی فێری ئەوانە بە بڕۆ بێ هێشتا من مەمنونیانم کۆمنتێکی ناشرین بەدەگمن ئەبینی بە دڵنیاییەوە من بەڕاستی سپاسی کاک عەبدولغەفارەکەم من با بڵێن لێپرساوی ناوەندی زەنێ یعنی لەگەڵ ئەوە بەڕاوێژ لەگەڵ ئەوە یەک ناوەکە هەڵبژێردراوە ینی ڕۆڵی سەرشی بۆ کاک عەبدولغەفار ئەگەڕێتەوە کە بژادەی سێمەکە بەڵام بیرۆکەکە منی خۆم بووم پێم وتم ئەمەی کورسات با جیاواز بێ تەبەن من لە پێشتر هەم بووە ژن و پیا و هاتوون یا کوڕ و دایکەکە هاتووە مناقەشەمان کردو سەیرم کردو تۆزێ مەلەلی تایە بۆیە بیرمان کردو با بکەین بە دراما کورساتیش خۆی هانیان لەو لایەنەوە کە ڕۆڵی هەبوو بەڕاستی هەر کورسات خۆی هەمومانەزانین یەکێکە لە کەناڵە خێزانی کوردیەکان ئەوی بینی زۆر شتێ بڵاوی ناکاتەوانەیە ئەنجام من بۆیە منەموو جارێ لە بەرنامەکە لە زۆر بەرنامەکانڵم ئەڵێم بەرنامەی بژادەی سێم لە شاشە جوانەکەی کەناڵی کورسات کەناڵی خێزانی کورد یعنی من زۆر کەناڵی تر پێی وتم بەڕاستی نەمتوانی و بچم بیکەم چونکە شتی تری بڵاو کردوەوە تۆ تەسەورەکەی من هەشتی مارسەوەی ژنان بانگیان کردوم ڕۆژ باسی ئافرەت ماکرۆ نیوەی کۆمەڵ و دایکی نیوەکەی ترێتیوانە دوای من فلیمێکیان لیاوە ژن سەرچاوی کارەسات و نەهامەتێکە بوو ینی قسەکانی ئەمە زەڕێکیان پێناوە لەبەرەوە هەموو کەناڵێکی شایانیەوە نیە تۆ بچی بەڕاستی ئیشی لەگەڵا بکەی چەگە پشتەکانی دژ بە یەک بێ بەس تۆ بۆ مناسبە ئەوە بکە بەڵام بەرنامەکانی تری دژ بەوەی تۆیە قورسە زەحمەتە. بەرنامەی بژاردەی سەیەکێکە لە بەرنامە هەرە پەروەردەیە جوانەکانی دەستگای میدیایی کورسات کە لەلایەن ناوەندی هونەری زەنێەوە کاری بۆ ئەکرێت بەندەش وەکو دەرێنەری ئەو بەرنمەیە زۆر بە شێوازێکی باش بە هاوکاری ئەو برا کادرە هونەرمەندە باشانەی کە لەگەڵمان هەر لە ڕووی دەنگەوە لە ڕووی کامێراوە لە ڕووی ئینتاجەوە بە هەمومانەوە توانیمانە و بەرنمەیە بەرەو پێشەوە بەرین خۆی لە ڕاستیە ئەم بەرنمەیە لە سێ بەرگە پێگاتەوە بەرگەیەکە بیان درامایە بەرگەی دومیان ستۆدیۆیە بەرگەی سێمیشیان راپۆرتە ڕابۆچوونی خەڵکمان لەوێ لەسەر بابەتەکە لە ناو بازارە. ئەم بەرنمەیە تایبەت نییە بە بوارێک بگرە گشتگیرە لە هەموو بوارەکانی پەروەردەکردن لە هەموو ئاستە تەمەنەکانی بەجیاجیا لە هەموو ڕەگەزەکانیش ڕەگەزی نێریامێ لە مناڵی باخچەی ساوایانەوە هەتاوەکو قوتابیانی زانکۆ و پەیمانگاکانیش. سەرەتا بابەتەکان لەلایەن بەڕێز دکتۆر کەریم شەریف قەرەسەتانیەوە گەڵاڵا کرێت ئەنێرێ بۆ بەندەتان ئێمە شەڵەسین بە شیکاریکردن لەسەری و داڕشتنەوەی دەقەکە و دروستکردنی حیواری زیایە و دیمەنی جوانتری بۆ ئامادەکەین شێوەیەک لە شێوەکانی سناریۆکی ئامادەسازی بۆکەین و پاشان دەسەکەین بە کاری ڕیکۆردکردن و بە شێوەیەکی درامی لە ماوەیەکی زۆر کورتە کە درامەکان لە بینی 10 دقە بۆ 12 جاری وایە گەینە 16 دقەش. ئەمانەیە لە ڕێی دراماکەوە ئەو بابەتەی کە دکتۆر کەریم باسیەکە ئێمە بتوانین سەرەتا بە دراما پێشکەشی بکەین پاشان دکتۆر کەریمیش بە شێوەیەکی جوان شیکاری بۆ بابەتەکەکە لە ناو ستۆدیە وەڕابۆچوونی ئەو میوانە بەڕێزانە وەرەگرێت کە لەوێدانیشون بە هەمومانەوە بگەینە دەرەنجابێک لە ڕووی پەروەردەکردنەوە لایەنە باشەکان دیاری بکەین و بەیانی بکەین بۆ ئەو خەڵکە ئەو بۆ ئەو بینەرە بەڕێزانی کە بە دیارمانەوە دانیشن.